سڵاوتان لێ ببینەران و بیسەرانی کوردستان 24 بەیانویتان باش و ڕۆژێکی باش دەست پێ بکەن بۆ هیوایم کە ئەم ڕۆژ دەستپێکی ڕۆژێکی نوێ بێ بۆ هەموو ئەو کارانەی کەتانوێ بیکەن بۆ تەندروستێکی باشتان بۆ دەروونێکی ئارامتان. پرۆگرامی ڕۆژ باش ئەمڕۆ دوو تەوەری تایبەتی بۆ ئامادە کردوون کە تەوەرێکیان وەرزشیە تەوەرێکیان هونەریە. وەکو هەمیشە جەختی لێکێنەوە کە کللتور هونەر وەرزش هەموو ئەمانە لە حەقبەی پرۆگرامی ڕۆژ باشدا هەیە. جگەلەوە بڕگە و بابەتی دیکەشمان بۆ ئامادەکردن. بەڵام دەستپێکی پرۆگرامەکەمان وەک هەمیشە بە کورتێک لە هەواڵەکان دەبێت زاین لە ناوخۆ لە جیهان چی دەگوزارێت. بەپێی زانیاریەکانی پەیامنێری کوردستان 24 درەنگانی شەوی ڕابردوو فڕۆکە جەنگیەکانی تورکیا بنگە و پارێگاکانی پەکەکەیان لە بناری قەندیل بردومان کردووە. بەو هۆیەوە کارەبای گوندەکانی زارگەلی بۆ کریسکان و لێوژە لە سنووری شارەدەی وەرتێ پچراوە و زیانیش بەر ڕێگا سەرەکیەکانیش کەوتووە. هاوکات ترس و دڵەڕاوکێ لای گوندنشینان دروست بووە. ئیحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند کۆمپانیای بریتیش پێترۆلیۆم دەیەوێت لە عێراق بکشێتەوە. کۆمپانیای لوک ئۆیلی رووسیش بە نووسراوی فەرمی وەزارەتی نەوتی عێراق ئاگادار کردوتەوە کە دەوێت پشکەکانی خۆی بفرۆشێت. وەزیری نەوتی عێراق جەخت دەکاتەوە کە دۆخی عێراق و ژینگەی وەبەرهێنان سەقامگیر نییە و ناتوانن متمانەی وەبەرهێنەرە گەورەکان بەدەست بهێنن. حکوومەتی عێراق ئاشکرای دەکات لە ئەنجامی هێرشکردنە سەر تاوەرەکانی کارەبا 7 کەس کوژراون و 11 دیکەش بریندار بوون. مستەفا کازمی لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ پارێزگارەکان و شانەی چارەسەرکردنی کێشەی کارەبا ڕایگەیاند. 17 ساڵە حکوومەتەکانی عێراق نەیانتوانیوە کێشەی کارەبا چارەسەر بکەن و هاوکات نەشیانتوانیەوە کارەبا لە وڵاتانی دراوسێەوە بۆ عێراق دابین بکەن و گوتیشی چارەسەرکردنی کێشەی کارەبا لە عێراق چەند ساڵێکی پێویستە. هێزەکانی سووریای دیموکرات 20 منداڵی چەکداری داعشیان ڕادەستی رووسیا کردەوە. شاندێکی رووسی لە ڕۆژئاوای کوردستانەوە 20 منداڵی چەکدارانی داعش کە باوک و دایکیان رووسی بوون و لە شەڕدا کوژراون لە دەسەڵاتدارانی ڕۆژئاوا وەرگرتەوە و دەیانگەڕێنەوە رووسیا. منداڵەکان هەتی و باوک و دایکیان نەماوە. تەمەنیان لە نێوان 3 بۆ 16 ساڵیدایە و تەندروستیان باشە و لە کەمپی ڕۆژ بوون لە ڕۆژئاوا. نێردەی تایبەتی نەتەوەیە گرتوەکان بۆ کاروباری سووریا جەخت لە بەشداری دانوستانەکانی ئەستانە دەکاتەوە کە بڕیارە لەم هەفتەیەدا بەڕێوە بچن. وەزارەتی دەرەوەی کازاخستان ڕایگەیاندووە نێردەی تایبەتی نەتەوەیە گرتوەکان گێر پێدەرسن جەختی لەوە کردوتەوە کە بەشداری لە دانوستانەکانی ئاستانە دەکەن و ڕاشی گەیاندووە. دانوستانەکان لە شاری نورسوڵتان لە کازاخستان لە 7 ئەم مانگە گفتوگۆکانی 16مینی ئەستانە دەربارەی سووریا بەڕێوە دەچن. کورتەیەک لە هەواڵەکانم پێشکەشکردن. زۆرێک لە وڵاتان بەهۆی هونەرەکەیانەوە ئەناسرێن. ئەو هونەرەش لە سەردەستی چەندین هونەرمەند و کەسانی داهێنەر یاخود بڵێن کەسانێک کە هەست و سۆزیان تێکەڵ بەڕنگ کردووە، تێکەڵ بە شان و تێکەڵ بە مێوزیک کردووە. وای کردووە هەم خۆیان بەناوبانگ بن هەم وڵاتەکەشیان. بێگومان کوردستانیش بە دەرنیە لەو کەسانە. بەڵام ئێستا باسی هونەرمەندێکی بریتانیتان بۆکەینەوەیش دەمیان هێرستە کە هونەرمەندێکی بریتانیە لە نوێترین کاری هونەریدا کە 107 تابلۆیە لە دامەزراوەی کارتیار بۆ هونەری هاوچەرخدا نمایش کراوە بە ناونیشانی زنجیرەی خونچە گەلاسەکان. هونەرمەند بە دەوڵەمەندترین هونەرمەندی بریتانیا ناو دەبرێت و لە ساڵانی 1970ەوە بە دواوە دەستی بەکارەکانی کردووە و زۆرینەیان بە شێوەی زنجیرە بوون. لەم کارە نوێیدا هونەرمەند سوودی لە گوڵی دارگەلاسەکانی ماڵەکەی خۆی بینیوە کە لەبارەی گۆڕان و ڕابردوو ئایندە و ئێستا و چۆنیەتی بەیەکگەیشتنەوەی ئەو سوڕانەی لە مەودایەکی کووردا ڕوودەدەن هونەرمەند هەمووی لە تابلۆکانیدا نەخشاندووە.
پڕژاندنی ڕەنگی پەمەی و سپی و وێنەی فریشتە و مەرجان لەسەر باگراوندی شینی ئاسمانی ئەوە نییە کە کەسێک چاوەڕێ بکات بۆ ئەوی ببێت بە هونەرمەند، بەڵام نمایشە نوێیەکەی دامنهێرست بە ناونیشانی زنجیرەی خونچە گێلاسەکان تەقینەوەیەکی چاوەڕوان نەکراوی پڕاوپڕ لە خۆشی و ڕەنگی بە بینەرەکانی بەخشی. لەگەڵەوەشدا یەکەم کاری هێرست نییە بۆ زنجیرە تابلۆکانی. لە کۆتاییەکانی ساڵی 1980دا دەستی کرد بە یەکێک لە زنجیرە هەرە دیارەکانی بە ناوی تابلۆی پەڵا کە لە چەند خاڵێکی هەمان قەبارە بەڵام ڕەنگ جیاواز پێک هاتبوو. لەم دواییانەشدا لە ساڵی 2007دا زنجیرەی تابلۆی ڤێڵ بینینێکی ئۆرگانی ناسان کە پێک هاتبوو لە خاڵ و کاڵکردنەوە و تێکەڵبوون بە یەک. ئەگەر حەز لە ڕەنگە و دەتەوێت تابلۆ لەبارە ڕەنگە بکێشیت ئەوە بەشێک لەو جگای کە تیایدای دەبێتە ئیلهام بۆت. من پێم وایە دەتوانیت هەر جۆرە گوڵێک بکێشیت، بەڵام ئەوەی گرینگە و شتێکی تایبەتە ئەوەیە کە لەبارەی گۆڕان و ڕابردوو ئایندە و ئێستا بکێشیت. چۆنێتی بێگەشتنەوەی ئەو سوورانەی لە مۆدایەکی زۆر کووردا ڕوودەدات لە گوڵەکەدا. ئەمە یەکەمین پێشانگەی مۆزەخانەی هێرست لە فەڕەنسایە لە دامەزراوەی کاریتەر بۆ هونەری هاوچەرخ لە پاریس کە شوێنی لەدایکبوونی ئەمپرێشیۆنیزمە. هێرست بە زیادکردنی چینی لە دوای یەک لەسەر چینێکی دیکە کە وێنەکانی کێشاوە بۆیە تابلۆکان هەندێک جار بە 3 یان 4 سەنتیمەتر ئەستوور دەبێت. ئیلهامی لە سروشتی کاتی خونچە گێلاسەکان و دیاریکردنی وەرزەکان و تێپەڕبوونی کات و مردندا وەرگرتووە، چونکە خونچە گێلاسەکان لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا بەردەوام ڕنگدانەوەی هەبووە لە ژیانی ئەم وێنە کێشە بەریتانیا، چونکە لە باخچەیەکدا تایبەتمەندیان هەیە و یارمەتی دەدات بۆ تێپەڕبوونی کاتەکانی. لە پەنجەرەکەەوە سەیری دەرەوە دەکەم و گوڵەکان دەبینم کە لە باخچەکەمدایە و تێگەیشتم کە من وەک کاتژمێرێک بەکاریان دەهێنم، وەک هەموو ساڵێک کاتێک خونچە دەکەن دەمخەنەوە ناو بیرەوەری 15 ساڵ پێش ئێستا. من هەمیشە سەرقاڵم، بەڵام هەموو ساڵێک کاتێک گوڵی گەلاسەکە دەبینم دەزانم ئیتر ئەوە ساڵێک تێپەڕیوە، بەوەش هەستێکی باشم پێدەدات بۆ ئەو شتانێک کە ڕوودەدات. دوای تەرخانکردنی 3 ساڵی تەواو بۆ زنجیرە تابلۆکانی دامیان هێرست لە کۆتاییدا لە تشرینی دووەمی 2020دا تەواوی کردن. زنجیرەی خونچە گێلاسەکان لە 107 تابلۆ پێک هاتووە کە 30یان لە دامەزراوەی کارتیەر بۆ هونەری هاوچەرخدا نمایشکراون. دامیان ستیڤن هێرست لە حوزەیرانی ساڵی 1965 لەدایک بووە، یەکێکە لە وێنەکێشە گەنجە بەریتانیەکان کە خاوەنکار و کۆکەرەوەی هونەرە. لە ساڵی 1990ەوە تێکەڵی هونەری بەریتانیا بۆ بەچڕی. بە گوێرەی راپۆرتەکان دەوڵەمەندترین هونەرمەندی زیندوی شانشینی یەکگرتووە، بەو سامانەی کە لە لیستی ساڵی 2020دا بە 384 ملیۆن دۆلار مەزەندە کراوە دیاری کراوە. بێگومان هاوشێوەی دامیان هێرست لە کوردستانیش زۆرە. چەندین هونەرمەندمان هەیە کە هەمیشە هەست و سۆزی خۆیان یاخود بڵین جوانی سروشت هەرچ بوارێکی تر بێتوانیانە لە تابلۆکانیاندا ڕنگ بداتەوە، تابلوی زۆر جوان بنەخشێنن. تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان دەست پێکەین کە ئێستا من میوانێکم هەیەویش نەورۆز شەهابە، خاتوونێکی شێوەکارە و تابلۆی جوان دەنەخشێنە، تابلۆی ڕەنگین. بەخێر هاتی خاتون نۆرۆز، بەیانێت باش. بەیانێکی چۆن بوو؟ زووتر هەستاییان هەموو ڕۆژێک تۆ هەر ئاوا هەڵەستی و ئامادەبی؟ بەڕاستی منە هەر لە مندارەوە خەرکاری وەنە چەسانم تاوای لە تۆی بەردەوام ئەو هونەرە لەگەرمدا گەورە بوو و گەیچێ بۆ ئاچەی ئێستا هەری بەردەوامم هەموو کاتەکان تەمەن. یعنی بەیانیانیش زوو هەستاوی وێنە کێشا بەیانیانی ئەگەر دەوام نەبێ بێگومان زوار دەتم هەر زوو ئەڵاستی بەرێ دەی باشەمان دوو نەبی تەندروست باش بی. کەی دەستت کرد بە وێنە کێشان؟ وەکو گوتم هەر لە تەمەنی منداریەوە دەچم بە وێنە چێشان کردە لە یعنی تەمەنی 4 ساڵیەوە تەمەنی زۆر بچووکەوە تا بەردەوام بم لەگەری لە مارەوە جۆر هاوکاریان کردم بە تایبەت باوکی ڕەحمەتیم وای لە تا پەیمانگای هونەرە جوانەکان و کۆلیج هونەرە جوانەکانم تەواو کرد لە ئێستا دەوار بەردەوامم تاگێت بەو ئاستەی ئێستا. ئەو ئاستەی ئێستاد لە ئاست موحەکان تایا ئەتوێت زیاتر بەردەوام بێت؟ بەڕاستی هونەرمەند ناتوانێت ئاستە خۆی دیاری بکە، هونەر دنیا زۆر زۆر قوڵە سن نەبووی بڕۆی هەر قوڵتر دەبێەوە.
يعني وەکو برەی بەحرێکی بێ بناچن بڕۆی چەنە بۆی بڕۆی زیاتر قوڵ دەبێ و ناتوانێت بگەی بەو ئاستێکە خۆت دەتەوێتن پێم ئازارێ زۆر ماوە نەمتوان و یەک هەنگاوێت باوێزم لەگەر ئەو هەموو کار و پرۆژەیە کە هەما ئیشەڵا سەرکەوتووە بی نەورۆز خان کاتێک تۆ تێکەڵی هۆنەر ئەبیت ئەتەوێت لە چ ئاستێ یاخود بڵین لە چ ڕێگایەکدا زیاتر کار بکەی ڕێگەی کلاسیکە یاخود هوەری کلاسیکە هوەری سەردەمیانەیە من ئەوەندەی تابلۆکانی تۆم بینی زیاتر هوەرێکی کلاسیکی پێوە دیارە لەگەڵ هوەری تازەدا چۆنی هوەرمەند پێویستە لەگەر خۆیدا چەندین ڕێگا تاقیب بکاتەوە بە ئەوی بزانێ کەم چێوە زیاتر لەگەر دەربڕینەکەی خۆیدا دەگونجە یعنی لە کام دەربرندا زیاتر دەتوانێت ناخە خۆی و دەوروبەرەکەی دەربخاتن من زۆر ڕێگام تاقیب کردەوە گەت شێوازەکانم شێوازەکانی ڕێبازەکانی هوەری وەنەچێشانم تاقیب کردەوە تا لە پێچەنگای یەکەمدا هەموو شێوازەکان تێدا بەرجەستە بوو بەڵام ئێستادا گەتمە ئەو ئاستی ئەو قەناعەتەی کە هوەری ڕیالیزمی ئەکادمی زیاتر دەتوانێت لەگەر ناخۆ دەربرینەکانمدا بگونجێتن کەواتە لەسەر و ڕێبازەش بەردەوام دەبم بەڵام نازانم ڕەداهاتوودا لەوانەیە ڕەداهاتوو تا بیگۆرم بۆ ڕێبازەشتر بەڵام ئێستا زیاتر لەسەر ئەو ڕێبازە بەردەوام پێت وایە هوەری ڕیالیزم ڕۆح تێرەکات چاوی بینەر تێرەکات هوەر ڕیالیزم بەڕاستیانێ هوەرێکی وا ئاسان نییە چونکە ئەوە دەبێت یعنی تێکەڵ بەزان و فەنتازیا ئەو هوەرمەند بتوانێت ئەو هوەرە دەرببڕێ یعنی هوەرمەند جیاوازە لە وێنە چێت یان ناتوانێت ئەمە فۆتۆگرافی وێنە بکەن دەبی هوەریانە لە ئاستێکی بەرزدا لە ئاستی زانستێکی بەرزدا وێنەکان بچێچن بەچەوی هوەریانە و تێکەڵ بە ڕەحیەتی هوەرمەندەکە بە ئەوی بتوانین ڕەحیەتێکی نەمر بە تابلۆکە ببەخچن ئەو تابلۆ بەردەوام بمینێتەوە لە هەست و دەرونی بینەرەکان باشە ئەو ماتریاڵانەی کە بەکارێنی بۆ وێنە کێشان چی و چییە زیاتر بەیەی ڕۆنی بەکاردانم ڕەنجە ڕۆنی لە سەرکان ڤاس واروە هەندێک جارێک ئەگەر لە دەرەوە ئیت بکەم لەسەر دیوارەکان بەیاغی دیوار بەکردن چیوە هەیە بەڵام بە کوالەتێکی زۆر باس کە دیوار ناتوانێت تەحملی ڕەنجی ئاوی و ڕەنجی ڕۆنی چیوە بکاتن ڕاست تەأثیر دەکات بەهۆی ئاو و هەوا و باران و هەتاوە تەأثیر دەکات و ناتوانە خۆی زۆر بگرێ ئەو کات دەتوان بە بەیاغی دیوار بەکردن چیوە وێنەکە بکەچین ئەمن هەندێک لە تابلۆکانتم بینی کە لە ستۆدیۆیە جا ئەگەر بتوانین یەکێک لەو تابلۆیانە ڕاکێشین و ئاماژە بە ڕەنگەکان بێ ئاماژە بەو تۆنانە بێ کە خۆت ئارەزوویەکەی یاخود نا تەنها ئەوەی کاتەوە ئەو هوەرەی ئەتەوە بیگەێنیت کێشەنیە بە هەر ڕنگ و هەرچ بابەتێک بێت باسی بکەم یەکیان باس بکەیت باشە زیاتر تابلۆکانمیان گوزارچت لە زوانەی کوردستان و سروتی کوردستان و هەروە جیانی کوردەوارە خۆمانەوە ئەو ڕداوانەی کە لەو خاکەکەمان متمانەکەماندا هەیە ڕوودانەوەی ژنیش لە ناویدا بێرە ئافرەت زیاتریانە ڕۆلی هەبوو لە تابلۆکاندا چونکە ئافرەت بەڕاستی دایکە ئافرەت گیان پەروەردە دەکات ئافرەت پیاو دروست دەکات ئافرەت یعنی ئارامیە ئارامی ڕۆحە ئافرەت وەکو دارێکە دنیاک بەرهەمی لێ دەبێتەوە بەرهەمی پەروەردەیە ئەخلاقی هەروە بەرهەمی ژیان و بنیادنان و ڕەوت و ئەخلاق و قەچاتی ئەمە ماوەی چەندێکە دروستت کردووە نەورۆزخان ئەم تابلۆیە چەندێکە کێشاوتە ئەو تابلۆیە ماوەی زۆرەکە چاومە لەبەر ئەوەی لە ئێستادا لەوانەیە تەقریبی نازانم ساڵەکەی لەون دەری نووسراوە پێم وابێ 10 ساڵێک دەبێت ئەو تابلۆم چ ساڵێکە بەچی و چی کێشاوتە بۆی زەیتیە ڕەنجی ڕۆنی ڕەنجی ڕۆنی لەسەر کانڤاس ئەو تابلۆم چێشاوە بەڵام چیە من بە چەوێکی ئەکادمی ئیش دەکەم ناتوانم فۆتۆگرافیانە ڕەنگەکان دەربێنەوە بەر من فۆتۆگراف نیم من هونەرمەندی وێنە چەسم باشە وێنەی یاخود تابلۆی دواتر ئەگەر بیبینین بزانین ئەمەش بێگومان هەر ژن لە ناویدا هەیە لەبەر ئەوەی بەڕاستیە ئەنێ ئافرەت لەگەت ئەوەکان تاکانی جیاندا ڕۆ دەبینێ وەکو ڕاستە پەروەردەکردن و بەخەوکردنەوە گیان و هەروە زۆر چتر
زیان دروست دەکاتن ئەوە ئافرەتە بیر لە بەرهەمەکانە خۆی دەکات ئافرەت یان ئەگە بە تەنیا دەتوانێت پێست بە خۆی ببەتە بۆ دوورینەوەی بەرهەمەکانە خۆی بە ئەو ئامانجەی کە دەیەوێت بدەت بێنێتن ئەوێت بەرەنجڕۆنی لەسەر کانڤاس چێچامەوە بچەوەیەکی ئەکادمی کە ڕەنگەکان تێکەلاو یەکتری بوونە چونکە ئەگەر بچەوێتی ئەکادمی ئیش بکەی دەبێت دوای لێبێ ئەن ڕەنگەکان بە دەمساوی ئافرەتەکەەوە بە هەموو یانێ ئەوانە کە لە دەوڵەتی ڕنگ بداتەوە ڕەنج یەکتری وەربگرن بەڵێ دەستەکانە خۆش بێت نەورۆزخان باشە لەگەڵ هوەری ئەم سەردەمەدا چۆنی ئایا هەوڵت نەیاوە تێکەڵەیەک لە هوەری سەردەمیانە یاخود ئەوی پێوترێ هوەری هاوچەرخ تێکەڵی بەو کارە هوەریانت کردبێ ئەگەر هوەری هاوچەرخ بەڕات زۆرم تابعی دەکەم تابعی دەکەم یعنی استفادەتم زۆر لە کردووە زاروبار ئەگەر خۆم بەتەنها بم هیچی لەسەر دەکەم فکرەکانی وەردەگرم بەوەی بزانم لەگەر خۆم دەتوانم ئەمنیت بەکاری بێنمە ئوستالە بەڵام من قەت ناتوانم لەگەریان بەکاری بێنمە ئوستالانە بەکار بێنم چەندە ئیچەی زۆر باشە ئیچە چاوسەرخانەیە بەڵام چییە یعنی زۆر کەچێ ئەو هونەرە وەکو ڕۆتینیات وەکو چی تەقلیدی بەکاردێنێتن خۆی نابێ وەکو تەقلید بەکاری بێنێ هونەری چاوسەرخانی مانای زانست مانای پێچکەوتن و یعنی هونەرێکی نوێ بەڵام ئەمن قەت ناتوانم چ وەکو لاچاوی وەکو تەقلید بەکاربێنم ئەگەر لە مێچکە خۆمدا چێک بەچەوێت چرخ دروست نەکەم باشە نەورۆزخان تاسا چەند پێشانگات کردوتەوە تا حەوت پێچانگەم کردوتەوە لە جارەکانی کوێ و هەولێر و زیاتر لە 15 هونەری ینی پێچەنگە هەبەتدا بەجارم کردووە لە 15 پێشنگی هاو باشە باشە تا ئێستا دیارە چەند تابلۆت کێشاوایانە بەخوای زۆرم زۆریان نەماون ڕنگ بێ فرۆچرابن یان لەوانەیە کرای بێتنە هەدیە چونکە حوت پێچەنگەی وات هەبووە کە زۆر خۆشەویست بێت لات وەکو مناڵی خۆت کە نەبی بەخشی نەبی فرۆشی زۆر خۆشەویست بێ یەکەمین تابلۆم کە گەورەترین تابلۆ بدەچ پێ کرد ئەوی تابلۆ ئەنفاڵ بوو بەڵێ ئەو تابلۆ تقریبی 2 مەتر و نیو بە مەتر و نیو بوو درێژی 2 مەتر و نیو بە مەتر و نیو بوو تابلۆیەکی زۆر خۆشەویست بەڕاستی یعنی زۆر زۆر پیرۆز بڵام یادگاری زۆر جوانم لەگەری هەیە ئەتا کاتێکا کە ئەم تابلۆم دەکەێت چابێوێ ئاگام لێبێ کۆترێک ها لەسەر تابلۆیەکە نیست لە پەنجەرەی زورەکەەوە لەسەر تابلۆکە نیست بەڕاستیانی تووچی سۆک بووم لەسەر ئەنفالی هەتاو هەج بوو بەڵێ بەداخەوە ئەو تابلۆیە نەما لەبەر ئەوەی پێچکەچی سەرۆک بارزانیم کرد بەڵام نان هێت خۆم ببینم بەگا بەدەچی ئەوی درەلان بەرپرسەکانەوە بە دەردی ئەنفاڵ چوو ئیتر تا ئێستا بەڵام گرنگەوەی لە دەستێکی پارێزراوە بێت بڕوا ناکەم لەبەر ئەوی زۆر زۆر داوان کرد ئەوانی جانی بەڕاستی ینی بەرپرسەکان داوان کرد کە ئەو تابلۆ بۆ دەدۆزینەوە بەڵام تا جوای بێ نەدامەوە باشە ئەو ڕنگانی بەکاری هێنی گوێ نادەی بەوەی کە چ ڕەنگێک وابەستەی چ ڕەنگێک بیت زیاتر چ بابەتێک بی زیاتر یان نا ئەیگەڕێنی تۆ سەر ئەو بابەتەی کە پێویستیەکە بۆی دانیت ڕەنگ هونەرمەند دەبی مامەلە لەگەر هەموو ڕەنگەکان بکە ناتوانە خۆی بە ڕەنگە ببەتەوە لەبەر گیان هەموو ڕەنگە ئەتو کاتێکە تابلۆی گیان دەکەێت چی لەو کاتە گیان تایبەتە بە ڕنگ ناتوان یەک ڕنگ یابن بکەیت بەڵام یعنی جاری وە هەیە ڕەنگەکەی پێویستە بە ناقەوە خۆی ڕەنجی دەربڕی ناخۆ دەرونی هونەرمەندەکە کات زیاتر ڕەنگێک بەکاردێنە بە تایبەت ئەگەر ئەو هونەرمەندە لە حالەتێکدا بە حالەتێکی زۆر ناخۆ گیانکارە چاتێک بێ یان بوێت چی ناخە خۆی دەرببڕێ هەندێک ڕنگ بەکاردێنێتن کە زیاتر لەگەر ئەو ڕەنگە دەبێت لەگەر ناخە خۆی بنجێتن یان ناتوانێت ئەو ڕەنگە هەڵبێت زۆرێ برێ ئەم هەر ئەو ڕەنگە بەکاردێنم باشە وەکو کارە هونەریەکانت و خۆشت وابەستەی چ بابەتێک بوویتەوە زیاتر جگەر لە سروش ئەوەی کە باسط کرد وژن زیاتر ئەتەوێت وێنەکانت تابلۆکانت لە چ شتێک زیاتر ڕەنگی تیا بداتەوە بابەتێک ڕنگ بداتەوە بەڵێ من هەموو بابەتەکان دەکەێتم بەڵام ئەوەی زیاتر حەز دەکەم ڕەنج تیا بداتەوە تایبەتە بە پێچمەرگە و سەرکەوتنەکانی پێچمەرگە و داعش و هەروە زیاتر حەزم لە لەو ئیچانەیە کە پێچمەرگە سەرکەوتنی تیا بدەچێناوە و تایبەت بە پیرۆزیەکانە خاک و نیتمانەکەم باشە نەورۆزخان ئەتەوێت پلانی ئایندەت چی بێت لە ئایندە بڕاتیانی ئەمن پرۆگرام و پرۆژەم زۆرە
کە ئەوی تایبەتە بە سەرکەوتنەکانی پێشمەرگە و چەریدا ئەچوارەوە ئەمریکا و هەپەیمانان و ناوچەکە ئەو پرۆژێکی زۆر گەورەیە کە پێشکەچی پەرلەمانتم کرد ئەمانە ڕەزامەندیان لە سەر دەرەبڕی کەلەوەی بیچێتم چونکە زۆر گەورە بوو بەرجەکەی 6 متر بوو بەڵام چێنە گەورەیان نەبوو بەرج 6 متر بێتن داوان کرد تابلۆکەوە بچکەمەوە بەڵام نەمتوانم بچکەمەوە لەبەر ئەوەی خۆی پرۆژەکە چێسترا بوو وێنەی چێسترا بوو دانرا بوو ئەو پرۆژەیەمە هەیە هەر کاتێک چێنێکم دەستکە ئەوە هیچ تێدا دەکەم و هەروەها پرۆژە تریچم هەیە لەسەر 8,000 بەرجانیەکە ئەوانت پێویستیان بە چێنە پێویستیان بە هاوکارێ پێویستیان بە کات و دەرفەتە هیچ تێدا بکەم باشە زۆر سپاس خات و نەورۆز بە هیواین هەمیشە کارەکانە لە بەردەوامی و پێشکەوتندا بێ سپاس بۆی کەمڕۆ میوانی پرۆگرامەکەمان بوویت بەڕێزی زۆر بەڵێ ئێستاش بابەیەکەوە بزانین ڕەوشی کشوهەوای شارەکانی کوردستان چۆنە ڕاستە کەشوهەوا گەرمە بەردەوام مەڵێن پلەکانی گەرما بەرز بۆتەوە ناتوانین بڕۆینە دەرەوە زۆربەی کار و چالاکیەکانمانی ئاخینە شۆیان بەیانیان زوو بەڵام ئەمانە هیچی نابێت بێتەوەی بیانوێک هەبێت بۆی کە وەرزش نەکەین ئێمە ئەمڕۆ کەسێکی شارەزا و پاڵەوانی لەش جوانی مان میوانداری کردووە لە ستۆدە لەگەڵمانە کە عادل کەمالە بۆی پێمان بڵێ چۆنیەتی وەرزشکردن لە وەرزی هاوین و گەرمادا چۆنە بەخێر هاتی کاک عادل چۆنی بانیت باش ڕۆژێکی باش بۆ تۆ بۆ کەسانی وەرزشی هەمیشە کەیان بینی وزێکی باشیان پێ بەڵێ طبعا ئێسانی وەرزشوان هەر دەبێ دایمەن ئەنرژی فول بێ ڕاستە بۆی جەستەی تەندروستە هەمیشە تەندروست بێ کاک عادل گەرماوە کات نێڵە کەمتر وەرزش بکەی یاخۆت وەک پێویست نەتوانی یاخود ئەو تەمرینانەی هەتە ئەنجامی بیت؟ نا گەرما علاقەی لەوەی نییە گەرما مەسەلەن بۆ ئەوانەی با بڵێن یەکەم زار بێنە سەر ئەوانەی کە لە دەرەوە غارن ڕاکەن خۆی
ئەگەر ئەلمیان لێک دێەوە نابێت لە سەعات 10 تا 4 لە پێش ڕۆژ یعنی غاردان ڕاکردم بکەی بۆ ئەوەی فوق بە نەفسەجی هەیە ضرب الشمس پێ دەڵێن بە عەرەبی کە لێتدا ئەوە باش نییە دەتوانین مەسەلەن وەختەکانیدی بڕۆی ڕاکردم بکەی ئەو باشترە بە نسبەتی وەرزش یعنی هیچ کێشەی نییە ئەگەر گەرم بێ ئەگەر سارد بێت تۆ مهم وەرزشەکەی خۆت بکەی ڕۆژانە زۆر بەس نابێ مەسەلەن لە گەرمە زۆر خۆت ماندووکەی بۆ ئەوەی زاروایە دەبنی زۆر گەرمە زەخت دێتە خوارەوە یان بێتاقەت دەبی باشە هەندێک کەس پێی وایڵێ گەر لە گەرمایکی زۆر بیکەم زیاتر کالۆریە سووتێنم ئەمە باشیان خۆی کالۆری لێرە شتێک هەیە ئەگەر لە زستان بێگەر لە هاوین بێ تۆ مهم خواردنەکەتە خواردنەکە چۆن مەسەلەن تەندروستە ئەگەر تەندروست نەبێ بەخوای ئەگەر گەرما 50 بێ تۆ ئیسفادەی لێ ناکەیت ڕاستە کەواتە ئەو خواردنانە چییە تەندروستەکانە مەسەلەن سنگی مریشکە ماسیە سپیاتی هێلکەیە مەسەلەن دەتوانین نیوڕانان برنج بێ ڕوون بیخۆی ئەوانە تەندروستن زیاتر بیکەی مەسەلەن بڕۆکولی و ئەو شتانە باشە خەڵکی ئێمە خۆت زانی حەزمان لە خواردنی زۆر خۆش و چۆر و گۆشت ئەوانێ چی بکەن بۆی خوارد بێبەش دەکەن لەمە و لە هەمان کاتیشدا وەرزش بکەن و تەندروستێکی باشە اینجا دەبێ مەسەلەن ئاگامان زۆر لە خۆمان بێ چونکە بەڕاستی ئینسان جەستەی خۆی زۆر لای مهمە دەبێ ئاگات لە خۆ بێ خواردنی دایمەن تەندروست بخۆی خۆی جار وایە خۆشن مەسەلەن ئینسان نان بخوا بەس نەک تۆ مەعەدەل ڕۆژانە 3-4 هەزار کالۆری وەرگری ئەوە باش نییە ڕاستە باشە ئەو خواردانەی کە تۆک و وەرزشوانێکی لەشجوانی ئەی خۆیت یاخود ڕاهاتووی پێی چۆنە چییە؟ وەڵڵاهی اینجا مەسەلەن حەسەب ئەوەیە بۆ پاڵانێتی هەیتمان بۆ مەسەلەن ڕۆژانەی تر هەیتمان بۆ ڕۆژانەی ترەوەی مەسەلەن نەفەری تازە دێتێ هۆڵەکان دەبێت تۆ بزانێ بەرنامەکە چۆن دایدنە یەکەم جار مەسەلەن کێشی دەکەی دوایی بەژنی بزانە چەندە بە جۆرەی ئەوە دەبێت خواردنەکەی بۆ دانەی باشە کەسانێکی لاواز هەن ئەیانەوێت زیاتر وەرزشکەن بۆی ببنە خاوەن جەستەیەکی پڕ و تەندروست ئەمانە چی بکەن باشە؟ ئەمانەی دەیانەوێت جستیان ینی با بڵێن وەکەوەی خۆمان جسمیان زەخم بێ حەزیان لێ دایمەن دیار بن ناو تیشێرتوانە ئەمانە پێی دەڵێن بەدی بڵدنگ فیزیکمان هەیە بەدی کلاسیکمان هەیە ئێستا یاعین زیاد بووە هەر کەس و یاعین بە بەرنامەی خۆیتی ئەمە مەسەلەن ئەمە وەزنی 6 کیلۆیە دەبی بە جۆرەیەوەی خواردنەکانی بۆ دانەی و تەمرینەکانیشی بۆ بنووسێەوە ئەوەی وەزنی زیاترە حەسەب ئەوەکانیتیان وەزنەکان باشە بۆی کە بتوانین هەر ئەگەر کەسانێک نیانوێ بەردەوام وەرزشکەن یاخود لە خاکان بۆ ناکە بەدەی بەڵدەیەکی باشیان هەبێ بەڵام تەنها بۆ وەرزشکردنی ڕۆژانە و تەندروستێکی باش چی بکەین لەم کاتەیە باشە؟ ئاتیادی مەسەلەن یەکێک دێتە لای من دەڵێ مامۆستا من حەزم لێیە بەس بۆ جەستەی خۆم یاریکەم بەرنامەشتی بۆ دەنووسم و خواردنەکانی بۆ دەنووسمەوە ئەمە بۆ شخص دەڵێ من حەزم لە پاڵەوانتی و شت نییە هەر بۆ خۆم بۆ دەستەی خۆم یاریەکەم تەندروست بێ ئەمە جودایە مەسەلەن ئەوانەی دێ دەڵێ مامۆستا وەڵام من حەزم لێیە بۆ پاڵەوانتی خۆم حازرکەم و دەمێ و هابم و بە ساڵێک بوومە پاڵەوانەوە اینجا حەسەب ئەلێرە دەگرێتەوە سەر جارەکەی دیش وابزان باسم کرد دەگرێتەوە سەر جینات جینات هەیە زوو جەستە یعنی تەتەوری پێدەکا جینات هەیە تۆزێ سەبر وەرەگرێ اینجا لێرە دەبێت تۆ مەسەلەن دەگرێتەوە سەر ئەو ڕاهێنەرەی چۆن یاریەکانی بۆ دادنێ و چۆن مەسەلەن ئەو خواردانەی بۆ دادنێ تۆ دەبی شارەزای ئەم نەفەر بێ کە دێتەلات باشە بۆ نمونە کەسێک کایەوێ بێت تەنها تەندروستێکی باشێ بێ لەم کاتەیە تەنها پێویستە لە ناو قاعەکانە وەرزش کات یاخود لە دەریشەوە خۆی ئەگەر بێتە هۆڵەکان ئەمە زۆر باشترە بەس ئێستا ماشەڵا ینی پارکوشتمان زۆرە دەتوان لە پارکەکان ڕاکردن بکە بەس ڕاکردنەکی سەریعنا هەر وەڵەیەکی سەبر بەس لە عینە کات دەبێ خواردنەکەی خۆشی تەندروستکە خاستن ئەوانەی وەزنیان زیادە دەبێ ئەوانە ئاگیان لە خۆ بێ ڕۆژانە نیو سەعات تا 45 دقیقە دەبێ ڕاکردن بکەن چه هۆکارێک هەیە زیاتر وای لە هاوڵاتیان کردووە کە کەمتر وەرزش بکەن یاخود
جستەیەکی وان هەبە بەردەوام بەرەو قەڵەو بوون بڕۆن ئێوە وەرزشوانن ئێستا چ هۆکارێکی زیاتر وای لە خەڵک کردووە کەمتر بجوڵێت کەمتر وەرزش کات خۆی لێرە ئێستا لەخوا بە زیاد بێ وابزانام پێشان ئەگەر 4-5 قاعە هەیە هەبوو لە هەولێر ئێستا وابزانام 150 قاعی لێە عالم زیاتر هەوڵ دەدا بۆ وەرزش کە بێن ڕۆژانە یاریکەن کە دەزان کە هاتنە قەنەعەت مەسەلە وەرزش بەڕاستی تەندروستە بۆ هەموو ئینسانێک ئینجا دەبێت تۆ ئاگات لە خۆبی مەسەلەن هەوڵ بدەن ئەوانەی کەتەم یاریش ناکەن بێن یاری خۆی بکە یان ڕۆژانە ئەگەر نیو سەعات تا 45 دقیقەش یاریکەن وابزانام هیچ ڕێیان لێ ناگرێ هیوادارم یعنی هەموو خەڵکی کوردستان احتیمام بە ڕاضەکەی خۆیان بدەن بۆ هیوان کاک عادل هۆڵەکانی وەرزشی لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە هەولێر بەپێی ئەستانداردە گیانەکانن یاخود ئایا گونجاون بە تایبەت لەم وەرزەدا کەمتر نەبووەوە خەڵک لە بەرەوەی بڵێ گەرمە هۆڵەکان نانا مثلا بالعکس زیاد بووە وەرزش ئێستا زۆر احتیمامی پێدەنن بەس بڵێن بەداخەوە ئەو ڤایرۆسی کۆڕۆنەیە وای کرد تۆزێ کەمی کردەوە بەس ئینشاءڵڵا ئەوە ڕەتماندا ئێستا بەرەو باشی دەڕوای ینی هۆڵەکانەوە ئیزدیحام دەبنەوە و یعنی یاریزانەکان دێنەوە پەیوەندی بەوە نییە کە ئەم وەرزە زۆر گەرمە خەڵک نیە بالعکس هەیە هەر حەزی زۆر لە هاوینە دەڵێ بم بگەرمایکێ یعنی ئیسراحەترم زیاتر وەزندا دەگرم ئەوە زۆر باشە باشە وەک خۆ دووتێ هەندێک کەس هەیە یەکتەرەوێ بۆ ماوەی مانگێک دوو مانگێکسە بێتە خاوەن جستەیەکی پڕ لە عەزەڵات و ئەوە چۆن ئەبێت ینی ئەو کەسانە ئایا ئێوە چۆن ڕێنماییانەکەن بەڵێ ئەلێرە شتێک هەیە ئەم هەرجار کە یاریزان دێنە لام دەڵێ مامۆستا من دەمێت بە 2 مانگ 3 مانگ دسمم وەک ئەو برادرێ کاکەوتم پێ دەڵێمە ئەو برادرە فەقیرە خۆ ڕەزان تۆ پارەی زۆر سەرف کردووە حتا وای لاتوە تو خۆ ئەلمیان دەڵێ تۆ مەسەلەن ئەگەر بێتە لای ڕاهێنەرێک دەبی بەلای کەمی 6 مانگ یاریکەی ئینجا جەستە دیار دەبێت کە مەسەلەن وەرزشواری بە 2 مانگ و 3 مانگ چ دروست نابێ ئەمە لە نێوان کچان و کوڕان فەرقی هەیە هیچ فەرقی هەروەکو یەک هەروەکو یەکن ئێستا ئافرەتانی ئێستش زۆر احتیمام بە وەرزش دەدەن و ماشەڵڵا هەمووش کە تەمەشایان دەکەی فەرقە لەگەر مەسەلەن 3 ساڵ 4 ساڵ پێش ئێستا باشە زۆر لە ئافرەتان هەرچەندە ئەمە تۆزێک دوورەکەوینەوە لە بابەتەکە بەڵام مێ لێرە فرسەتەوە بێنم زۆر لە ئافرەتان پەنابەنە بەرەوەی کە جستیان بەوەی نەشتەرگەریەوە چارەسەر بکەن ڕێکی کەنەوە ببنە خاوەنی جستەیەکە وا دیار بە سکسپاکیان هەیە خۆت زۆر ڕێکن سکسباک بەوە دەرناچێت بەچی دەرئەچ ینی ئەتوانن خانمێک ئەگەر ئەوە نەکات بەچی بتوانێت بگاتەوەی کە جستێکە پێوترێ نەحەت بەڵێ ئەمن طبعا لەگەر ئەو نەشتەگەریەی نیمە باش نییە بەڕاستی وابزەم خۆشتان دیوتانە چۆن نەشتەگەریەکە دەکەن و هەمووی زگوشتیان ئەدڕێن و ئەوە لای من باش نییە ئینسان ئەگەر ئیرادەی هەبێ بە وەرزش بیکاتم باشترە خواردنێکی تەندروست بخوا ڕاضەکەی خۆی ڕۆژانە سەعاتێک بیکە باوەڕ کە زۆر لەوەی باشترەکە نەشتەگەری بکە جسمیش ینی جستەی زۆر جوانتریشە بێگەر چۆنت بوێ بەس دەگەرێتەوە سەر و ڕاهێنەرە چۆن تەمری یاریەکاری بۆ دادنێ ئەمەش میهمە لێرە ڕاستە مەسەلەن بڕۆیە لای یەکێ شارەزا بزانیت چیت لێرەکە باش ئەتوان سوود لەو ڕاهێنانە بینن کە لە ڕێگەی ئینتەرنێتەوە وەریەگرن لە چەندین پرۆگرام هەیە ئێستا ئەتوان وەریگرن ئەتوان لەو کاتانە خوان سوودی لێ ببینن بەخوای سوودەکە چیە تۆ کە دیتە هۆڵک ڕاهێنەرت هەیە لەگەر ڕاهێنەرەکەت مەسەلەن ڕۆژانە تەم یاریەکەی و پێت دەڵێ ئەم کۆرسە مەسەن بۆ 2 مانگە بۆ 3 مانگە کۆرسەکەت بۆ دادنێ بەزەم لەگەر ئەوەی ئەتەرنێت نیمە چووکە ئەتەرنێت هەموو شتێکت ناداتێ مەسەن مەزموعە تەمرینێکت دەداتێ دوای ئەو چت دەداتێ یەکسەر پارەت لێ داواکە ئێستا لە هەموو دنیا وایە پارەت لێ داوا دەکە ئینجا بەرنامەی تر دراتێ ئینجا ئەو هەیە دەڕوا دەڵێ وەڵام مامۆستا لە یوتیوبی دەرمهینە مەزموعە تەمرین دەڵێم دوای ئەوە چیەکەی یعنی لێرەش ناگەنە ئامانجەکە باشە ئەو کەسانێکیانە لای ئێوە یاخود وەکو مامۆستایەک ڕێنوێنی لە ئێوە وەرەگرن پێویستیان بەچی و چیە ئەبێ ماوەی چەندێک لەگەڵیان نابن بۆی کەیتر پێویستیان بەوە نەمێنێ چەند بڵین تەمرینێک وەرگرن یاخود چەند کۆرسێک وەرگرن بەڵێ ئەمە زۆر جوان بووە و سوالە
خۆی بزانە لە هەموو دنیا مەسەلە ئێستا پاڵەوانەتیەکان هەیە بڵێن لە عەرەب لە کوردستانەوە با بڕۆین لە کوردستان بۆ عێراق بۆ پاڵەوانتی عەرەبیەکان و ئاسیا و جیهانیەکان لێرە تۆ نابێ بڵێ مەسەلەن من تەواو بوومە پاڵەوان ناتوانم ڕاهێنەرە بگرم بۆ خۆم تەمرینی خۆمەکەم ئەمە لێرە غەڵەتە ئێستا مەسەلەن ئەو پاڵەوانی جیهانیەکان ئێستا مەسەلەن وەک بیکرامی و فیلهێت و ئەمانە یعنی لە حەد دەرچوونە یعنی پروفن محتەرەفن یعنی لێرە تەمەشای دەکەی عینە لە کات ئەوەی هەیە ڕاهێنەری هەیە ڕاهێنەری هەیە بەڵێ چونکە تۆ خۆت ڕۆژانە خۆت نابینی بالعکس ئەو ڕاهێنەرەی بەرامبەر مەسەلەن پێ دەڵێ ئەو تەمرینە بکە و خواردنە بکە دەبێت ئاگات لێ بیچی یەکەی چی ناکەی ئەمە زۆر مهمە بەس هەیە لێرە دەبێتە پاڵەوانی عێراق دەڵێ وەڵام تەواو بوومە پاڵەوانی عێراق پێویستم بە هیچ شتێک نییە ئەوە غەڵەتە ڕاستە باشە کاک عادل تا چەند گرنگە و پێویستە سیستمی خەو ڕێک بێت بۆ وەرزشوان واللهی اینجا ئەوە زۆر زەڕورە خەو خاستن وەرزشوان لە 8 تا 9 ساعات نابێت کەمتر بنوێ ئاچکوە بۆ ئەوەی جستەی ئیسراحەت بکە و لە عینەن کات دەبێت تۆ مەسەلەن بەرنامەی خواردنەکانت تەندروست بێ و وەزبەی تەمرینەکەت مەسەلەن چ کاتێکە دەبێت تۆ بە جۆرەی ئەوە ڕۆژانە جەدوەلەکەی خۆت ڕێککەی باشە ئەو جەدوەلە بە کاتێکی دیاری کراوە بێ بۆ نمونە کاتژمێر چەند بێت بۆ چەند ئاخر لێرە بزانە ئەگە بەرنامە تەطبیقت کرد مەسەلەن جەدوەلی خواردن وەرگرت شخص هەیە مەسەلەن 5 وەزبە وەرگری هەیە 4 وەرەگری هەیە 6 وەزبە وەرەگری اینجا لێرە دەبێت تۆ ئاگات لێبی مەسەلەن وەزبەکان بە پێی سەعاتەکان بیخۆی نابێ مەسەلەن بڵێ مەسەلەن سەعات 6 نانم خواردووە ئەوەکەی تر سەعات 9 بیکەمەتدا ئەمە غەڵەتە وەزبەی وانی دوای ئەوە تێکەچێ اینجا دەبێت بە سەعات بیخۆی کاتێکی دیاری کرا و ستاندارد بێت چ کاتێک باشە ئەوە پێتان باش بێ و کەسە تا کاتژمێر ئەوە یاخود ئەو وەجبێ بخوات و کاتژمێر ئەو نەش بخەوێت یاخود ماوەی خەوتنەکەی چەند بەڵێ ئەخ لێرە تەحدید ناکرێ مەسەلەن هەیە شخصەیە شەوان زوو دەنوێ کە بەیانەکەی بەڵێ بەیانیان زوو هەڵەسێ ئەو 8 ساعات 9 ساعاتەکەی خۆی تێر خەوتووە هەیە مەسەلەن دوو شەوە خەوێ ساعات مەسەلەن 11 12 هەڵەسێ لێرە ناتوانێت ئەو قیاسە بکەی دەبێت بۆی دانێت جەدوڵەکە بڵین بە پێی ئەو خەوتنە باشە ئێستا بێگومان کەسانێک کە تۆ بینن یەکسەر پرسیارەوەکەن ئەبێت چەند کاتژمێر وەرزش بکات چۆن ماوەتەوە جەستەی چۆن هێشتوێتی ئەو جەستەیە نە زیاتر بگۆڕێت نەکەمتر وە ئێستا نەماوە ئاگات لێبی زستمان وا نەماوە بەس من لەگەر ئەوە نیم مەسەلەن هەیە دەڵێ دەڕۆمە هۆڵەکان 2 ساعات تەمرینم کردو 2 ساعات و نیو تەمرین ئەمە طبعا هەڵێ ئەمە زۆر غەڵەتە شتێکی باش نییە خۆی ئەلمیان دەبێت 45 دقیقە تۆی یاری خۆت تەواو بکەی ئەوەی ئاسن اینجا مەسەلەن ئەگەر تۆ زێر ڕاکردن دەکەی یان تەمرینی زگەکانەکەی لە سەعاتی زیاتر نەبێ تو ئێستا چەند کاتژمێر ئەمن سەعاتێک زیاتر نایکەم هەموو ڕۆژێک کاتژمێرێک باشە خواردنی میوەکان چەندێک گرنگە ئێستا میوەکان لێرە عینەن هەیە مەسەلەن قەڵە و زائیفمان هەیە تۆ دەبی بە پێی ئەوەی کە مەسەلەن ئەو خواردنە فواکەکان بۆ ئەو نەفەرەدارنی ئەوانەیە قەڵەوان نابێ مەسەلەن زۆر شیرنیەکان وەرگرن زیاتر ئەو شتە ترشەکان دەبێ وەرگرن ئەوانەیە زائیفە عینەن خۆی لێرە بزانە دەبی تەحدیدی کەیت نابێ زۆر وەرگری نابێ کەمیش وەرگری بە حەدی ئەوەی بۆ دادەندرێ دەبی وەریگری ڕەچاوی زۆر خواردن و کەم خواردنیش نانا ئەتو مەسەلەن ئەتۆ بڕۆی 2 سێو بخۆی هیچ ئیسفادەی لێ ناکەی هەر سێوەکە 1 سێو بخۆ ئیسفادەکەی زیاتر لێ وەرەگری ئەوەکەی تر عیب نەبێت دەبێ ینی سەرفی دەکەی بە کەڵک نایە ڕاستە ئەوەندەی وەرگرە کە جسمت پێویستیتی باشە کاک عادل ئێستا بۆ نمونە کەسانێک کە وەرزشوانن یاخود پاڵەوانی لەش جوانین ئەبێ بێبەش بن لە هەموو خواردنە بۆ نمونە بۆیان نییە پیزایەکی خۆش بخۆن لە مانگێکە خواردنەوە گازیەکان کە ئیتر زۆر جار لەوانەیە کەسێک ئارەزویە بێ خواردنێکی دیکەیان خودت گۆشت ئەمانە نابێ بیخۆنیان شێوازی خواردنەکەی چۆنە حتمما دەبێ بیخواتن مەسەلەن ئەوانەی بۆ پاڵەوانتی خۆیان حازرەکەن مەقسەدەوەیە ئەوانەش و کەسانی دیکەش کە جەستەیەکی پڕڕێکیان هەیە بەڵێ ئێستا من حالیان دەستم بە ئیلتیزام کردووە با لەسەر خۆمان بینینەوە دەستم بە ئیلتیزامی خواردن کردووە
من لە هەفتەکە چە ڕۆژمانەیە 6 ڕۆژمانەیە وایە ئەمە ئەو 6 ڕۆژە دایمان وەک پاڵەوانەکان 6 وەز بەرەوە ناگرم من 4 وەز بە وەرگرم بەس چۆن یعنی خواردنەکان هەمووی تەندروستە بە نسبەتی بڵێ ئەتوم پیتزە و یان هەمبەرگەرەیەکە یان شتەکە من جومعانم کردوتە ئۆف نێورانەیەکەی هەرچی بخۆم عادیە باشە ئەو کاتە هەر خۆت لەوانێ جەستە زیاتر نەیەوێت وانە بڵێ زای چۆنە ئەگەرە تو بێ لە هەفتەکە 5,000 ئەو شتانە بخۆی بەڕاستی ئەوە کارە ساتە دەبێتە ورگ و زیادە وەزن و ئەو شتانە بەس ئینسان یەک ڕۆژی ئەگەر بیکاتە ئۆف وەزبەیەکی هاانەک یعنی مەسەەن تۆ لە بەیانیەوە تا ئێوارێ دەوت ڕاوەنەستەوە باش نییە وەزبەیەکن مەسەرەن نێورانەی بیان ئێوارەیەکەی بی دەتوانی ئەوەی حەز لێ بیخۆی باشە وەرزشوانە بێ بەردەوام بێ لەسەر وەرزش تا و کاتی بۆ نمونە تۆ کە پاڵەوانی گیانیت نابێ هەرگیز واسبێنی بڵێ تەواوتر گەشتومەتەوە ئاستەی جستم پێویستی پێ علاقەی لەوەی نیە ئێستا من مەسەرەن لە 2010 داپراوم ناچمە پاڵەوانتەکان بۆ خۆشم یاریەکەم و بەس لەخوا بەزاد بێ ئەو جاحلە جوانانم پێڕادەگەینم و ئێستش پاڵەوانتی عێراقەیە نەفەرم هەیە و ئینشاڵە بە یەکەم بێتەوە ئینشاءالله سەرکەوتوو بێەوە بۆ تۆ جێ خۆشحاڵە بێ بێگومان زۆر سپاس کاک عادل کەمال پاڵەوانی گیانی زۆر سپاس کە لەگەڵمان بووی بەخێر هاتی لە شاری سلێمانی یەکەمین کۆنفرانسی هۆشیاری دایکان کە سەبارەت بە دووگیانی و منداڵان و منداڵی ساوا بەڕێواچێت کۆنفرانسەکە هەموو ڕۆژانێکی شەمە لە کاشمێردەی بەیانی دەست پێکات و هەموو کەسێکی شەتوانێت بابەتەکانی دووگیانی کێشەکانی مناڵانی ساوا زیاتر پرسیاری لەسەر بکات و ئاراستی ئەو پزیشکانەی بکات کە لەوێن و وەڵامیان وەرەگرێت. بۆ یەکەم جارە بە ئامادەبوونی پزیشکان و پسپۆڕانی بوارەکانی دووگیانی و منداڵانی ساوا کۆنفرانسێک لە شاری سلێمانی بەڕێوە بچێت و زانیاری نوێ دەدەن سەبارەت بە چۆنیەتی سکپڕیەکی تەندروست و منداڵبوونێکی سروشتی سەرجەم پرسیارەکانیش ڕاستەوخۆ لەلایەن پزیشکانەوە وەڵام دەدرێتەوە. بەڕێوەبەری کۆنفرانسەکە دەڵێت مەبەستیانە ئەوە بە ئافرەتان بڵێن بۆ ئەوەی لە کاتی دووگیانیدا خۆیان و کۆرپەکانیان تەندروست بن ئەوە پێویستە کۆمەڵێک ڕێنمایی دروست وەربگرن. دایکان بەدەر لەوەی کە ئێمە ئەدڤایسێکی باشیان بکەین خۆیان دڵسۆسترینن بۆ کۆرپەکانی خۆیان بۆیە هەتاکو باشتر ئاگیان لە خۆیان بێ کەمترین جۆری دەرمان بەکار بێنن باشترە تەندروستی خۆیان لە پێش هەموو شتەوەی وەرزشکردنێکی باش و دوورکەوتنەوە لە سترێس و قەلەقی ئەمەوە ئەکا کە دایکەکە بتوانێت بە شێوەیەکی ڕێکوپێکتر و بە شێوەیەکی سەلامەتر کۆرپەکەی بپارێزێت. بابەتی دواکەوتن و پێشکەوتنی گەشەی منداڵ ئێستا یەکێکە لەو کێشانەی کە دووچاری منداڵان دەبێتەوە. پزیشکێکی پسپۆڕ پێی وایە مەرج نییە کورتی باڵا و چەند نیشانەیەکی دیکە لە منداڵدا دواکەوتنی گەشە بێت بەڵام پێشکەوتنی گەشە پێویستە پشتگوێ نەخرێت و پزیشک چاودێری ئەو منداڵە بکات کە ئەو کێشەی هەیە بە تایبەت لە منداڵی کچدا. پێشکەوتنی گەشە بەڵێ هەندێک جار ئەشێ گرفت بێچکۆ کۆزین هەندێک جار پێش تەمەنی 8 ساڵی لە کچانە قۆناغەکانی باڵغ بوون دەست پێ کات پێش 8 ساڵ بۆ 9 ساڵ لە کچان لە کوڕانەکە زووتر دەست پێ بکە ئەمەش ئەشێ خۆی هۆکاری دیکەی هەبێ هەرچەند بەشێکی زۆری ئەمانە بە تایبەت لە کچانە ئەشێ هیچ هۆکارێکی دیاریکراوی نەبێتەنە خێرا گەشەکردن و پێشکەوتنی گەشە بێت بەڵام هەربێ لە کۆڵینەوەی وردی لەگەڵا بکرێت بۆی کە بزانرێ ئایا گرفتێک هەیە یاخود ناچکە گەر گرفت هەبێ شێ گرفتێکی زۆر جددی بێت کە پێویست بە چارەسەری زوو بکات. کۆنفرانسەکە بۆ ماوەی 2 مانگ بەردەوام دەبێت. پزیشکانی پسپۆڕی بوارەکانی مناڵان و ژنان و منداڵبوون و دەرمانسازی و ددانی منداڵ ئامادە دەبن. دایکان و باوکان دەتوانن ئامادە بن هەر پرسیارێک یاخود گرفتێکیان هەیە کە تایبەت بێت بۆ بابەتانەی کە لە کۆنفرانسەکە دیاری کراوە وەڵام وەربگرن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. هەرچەندە ئێستا جیهان ئەوەندە فراوان بووە زانیاریەکان ئەوەندە زۆرن کە توانین
لە هەموو بوارەکاندا پرسیار بکەین و وەڵامیش وەرگرین بەڵام بێگومان بەخێوکردنی منداڵێک ئەرکێکی ئەوەندە هەستیارە با بڵێن قورس نییە بۆ لەلایەکان بەڵام ئەوەندە هەستیارە کە پسپۆڕێکی باشی ئەوێ بتوانین نەوەیەکی باش پەروەردە بکەیت بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو دایکان و بۆ کۆرپەکان و بۆ منداڵەکانیشن. بینینی دیمەنی جوان بێگومان ئێمە هەر کاتێک بینی بێتمان ئامادەیەکەین بۆ پرۆگرامی ڕۆژباش تا ئەوەی لێ بێبەش نەکەین. ئێستا تێکەڵبوونی گوڵ و گوڵزاری سروشتی ناوچەی ڤارتۆ کە لە موشی باکووری کوردستانە هاوشێوەی تابلوەیەکی جوانە و سەرنجڕاکێشە. ئاوی ناوچەکە بەهۆی توانەوەی بەفر لە بەرزایی و چیاکانەوە دێتە خوارەوە ئەو ئاوەلەوە دروست بووە کە بەفرەکاتێتەوە بۆتەوە ئاوێکویەتەوە ناوچەکە لە پێدەشتەکاندا لەگەڵ گژوگیا گوڵزاری تازە گەشە کردو ئاوێتە و ئاوێزانە بێت. دیمەنی دەگمەن بە دەڤەرەکە ئەبەخشێت و ناوچەی ڤارتۆ 2149 مەتر لەسەر ئاستی دەریاوە بەرزە. ئەو دیمەنانەی کە ئێستا دەیبینن لە ئاسمانەوە تۆمارکراون کە پەڵا هەورەکان لەگەڵ سێبەری دارەکان ئەو سروشتی ناوچەی ڤارتۆ لە موشی باکووری کوردستانە و بێگومان بە سیرکردنیان هەرگیز بێزار نابێت ئەوەندە دیمەنێکی جوانە کە وردە وردە هەورەکە تێکەڵی ڕەنگی سەوزایی و دەشتەکە ئابێت و لەگەڵیشیدا ئەو ئاوەی کە لە چیاکانەوە لە ئەنجامی توانەوەی بەفرەکە دروست بووە ڕێڕەوێکی دروست کردو بە ناو سەوزایی دەشتەکەدا تێدەپەڕێت. دانیشتوانی گەڕی ڕۆخی شاری ڕۆزاریۆی ئەرجنتینە وێنەیەکی گەورەی لیۆنێل مێسیان لەسەر دیوارێک نەشاندووە کە لیۆ لەو گەڕەکە لەدایک بووە و وێنەکە بە درێژایی 14 مەترە و بەپانی 8 مەتریش لەسەر باڵەخانەیەک نەخشێنراوە ئەوەش وەک خۆشەویستیەکە بۆ ئەو یاریزانە. لە هەسارەیەکی دن وژدایک بوویە تاخامەیە. ئەف دروشما چارنیگار کێشن گۆڕابوونە وێنەیە ستێرکی ئەرجنتینی لیۆنێل مێسی کشاندنە. هەردەماکۆ بەحسا فۆتبۆلێ و ستێرکێن هەسارێ تێکردن ناوا مشکی وان و حەزکردن فۆتبۆلێدا وێنەیە مێسی تێکشاندن. ئەف دەر وڵاتی ئەرجنتینە و باژارێ ڕۆزاریۆیە تاخا ڕۆخۆیە گەرەکە گۆ مێسی 34 ساڵان بەریانەها چاوێن خوا لە ژیانی vekiriye. لەسەر باڵەخانەیەکە 4 قات van نیگارکێشان وێنەیە مێسی لێ نەخشاندنە. خانمەکە نیگارکێش بەحسا بیرۆکەیە خۆ دکە. ji ber hezkirina me bû lîstikvanê Arjentînî me xast ku em vî karî bikin. Me biryar da li cihê ji dayikbûna Mesî vê diyariya pir biha pêşkêşî wî bikin ji ber ku ew bawer dikin ku di cihekê taybet hebît ji bo wî. Ciwanên Espanî wêneyê Mesî pir raman jê drûstkirine. Ew pêlavên li gerdina we yek ji wan e. ji ber ku golkarê hilbijardeya welatê xwe ye bi rengê reş hatiye rengkirin ya din ji ber ku pêlavên zêrî standiye. Xwediyê 6 pêlavên zêrî ye bi rengê zer bûye lewma. Bi birindahiya 14 metran û paniya 8 metran wêneyê Mesî li wê cihî bi destê İspaniyan hatiye nexşandin ku qonaxa xandina seretayî li wan gerekan bi dawî anîne. بێگومان ئەگەر لێرەش هەواداران یاخود لایەنگرانی مێسی و یانەکەی بیان توانیە یاخود کاتی ویان هەبوایە هەموو باڵەخانەکانیانە کرد بە وێنەی ئەو لەبەرەوەی ئەوەندە هەندەرانی سەرسەختی مێسی لە کوردستان هەیە بێگومان ئەوەندەش هەیە لە وڵاتەکەی خۆی. ئێستا بابەتێکی دیکەمان بۆ ئامادە کردوون کە باسیێواکەین پێکەنین هۆکاری بەردەوامی پرۆسی هاوسەرگیریە. زۆر جار دوو هاوسەر بەچی ئازانین کە دوو هاوسەر لە ناو ئۆتۆمبیلێکدان یاخود لە شوێنێکن بۆ پێی کە وتویانە ئەو دوو کەسە هەر جارێ هەر یەکێکیان ڕۆیان لە شوێنێکە یاخود زۆر گرژومۆنن بەیەکەوە ئەمە وای کردووە کە بزانڕێم دوو کەسە هاوسەرن بەڵام پێچەوانەوە کاتێک پێکەنین زۆر هەبێ لە نێوان دوو هاوسەرە ئەوە بێتە هۆی ئەوەی کە ئەو دوو کەسە زیاتر بەیەکۆ بمێنەوە و پرۆسی هاوسەرگیریەکەیان بەردەوام بێت.
بەپێی توێژینەوەیەک کە لەلایەن زانکۆی کالیفۆرنیا لە ئەمریکا ئەنجام درراوە دەرکەوتووە ئەو هاوسەرانەی لە پەیوەندیەکانیان ڕازین زۆر پێدەکەنن دەبێتە هۆکاری بەردەوامی پرۆسی هاوسەرگیریان بە پێچوانەشەوە ئەو هاوسەرانی کەمترین کات پێکەنن و ماوەی بەیەکەوەبوون و پرۆسی هاوسەرگیریەکان کورتخایەنە. هەروەها پرۆفسۆر سوفی سکۆت لە زانکۆی لندن دەڵێت پێکەنین هەستێکی ئازارشکێنە و دەتوانێت پەیوەندیەکان بەهێز بکات و پارێزگاریان لێ بکات. توێژینەوەکە ئەوەی دەرخستووە پێکەنین پەیوەندی بە باشی باری جەستەی و وەسۆزداری و لایەنی دەرونی کەسەکانەوە هەیە. هەر بارودۆخێک هەبێت هەر نەهامەتیەک هەر ڕووداوێک هەبێ بە پێ بکەنین بۆ هیچمان لێ کەم نابێتەوە بە تایبەت خانمان هەموو کات بە پێکەنینەوە دەرگای ماڵەکەتان یاخود دەرگای ژوورەکانتان بەڕووی هاوسەرەکانتان نابکەنەوە و بە هەمان شێوە پیاوان هەمیشە بەڕوویەکی خۆش و بەخەندەوە ڕووبکەنەوە ماڵەکە و لە ماڵەوە بڕۆنە دەرو بە پێکەنینەوە وەرنە ماڵەوە بێگومانە بێتە هۆی چارەسەر بۆ زۆربەی کێشەکان. هەمیشە دەم بەخەندە بن هەمیشە پێکەنین میوانی ئێوە بێت. ئەمڕۆژ کۆتایم هێنا بابەتە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش دەستبێنەدین وڵاتان ماڵەوە و هەمیشە دەم بەخەندە بن.